بری نوکه پارتا دموکراتا کردستان یعنی بری کو بریار ده او بجداری هلبجارتن و جارین پارلمان کردستان ببه بحث اوی کت کر کو مطرسین جدی هنر سر پروسه دموکراسیان جی تزویر کرنه که جدی یا پیلان دارشتی هیا لی بلکه کو دستی ودا نبینه جدی کار سرویه که نکر کو ایدی ولاتین هرما کردستان برافرکه که بن کو تزویر تیدان نه پشت راست کری بله پشتی کو بلکه کتینا دستیوانا دا هشیاری داینه جواک یا نف دولتی دولت عراق فدرال و ولاتیان گشتی کو هشیار بن کاره که وسط رکه دایه هم پارتی ده چه بکه جبوی کو اف رکنه تل برگرتن تزویره که حوصانه تکرن یان جی بو چی افکاره به تکرن ناوهری ما کردستان داج عالیه پارتا که کوت ناوهری ما کردستان دایه و بوی زمانیت آخوان هم زیرتر وی مجارد گل برای آریان صلاح الدین وکیل وزیر روشنبیری و سرپرشتر هلبجارتن پارتی الکویه هراسا دیش دو کشی میوان مهبه برای عادل حسن شروعکاری سیاسی و مجارد گل هر دو میوانم بحث بکین امش طیبتی جی اش هولیره ام دست بکین برای آریان گلک سپاس کوین گل مدانه از بار که ما گهداریا و بلگه کر کو اوا پارتی بخو اماجه پکری و بلاف کری جبوی کو ام همی هایدار بین کومنتاتال دست بکید چیه دما کو یکم جار تا گهداریا و پیوندیا تلفنیات نف برا بافلو برای خوبادی دا کری سلاو رورشتان باش ماندونه بن سلاو لبیرانی کردستان 24 بر لهر شتێک دڵگرانم و هەز بە دڵگرانی تێکۆشەرانی یەکێتی دەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان یەکێتیان بە وەسیلە بۆ کوردایەتی زانیوە و بەقەت ماڵە شەهیدە تێکۆشەرەکانی یەکێتی دڵگرانم کە ئەمڕۆ ئەوەیان بیست و بینی بە چاوی خۆیان کە چۆن تەماشا دەکرێن لەلایەن بەناو سەرکردەکانیانەوە و ئەوە پێناسەی ئەوانە بۆ شەهید و قارەمانانی کە ڕۆژێک لە ڕۆژان بۆ کوردایەتی تێکۆشاون جانی خۆیان بەخت کردو بەر لە هەر شتێکەوە زۆر نیگەرانی کردم و هەست بە دڵگرانی ئەوان دەکەم و هەست بە نیگەرانی تێکۆشەرەکان دەکەم کە بەم شێوەیە پێشمەرگە بەم شێوەیە تەماشا دەکرێەوە بەوە دەکرد ئەوە کومنتا یەکەم پشتی هینگازێ پرسیارەکەم زیاتر ئەم بکەوێنە ناودا مامۆستا عادل ئەردەمێتە باش سپاس کو توشیش دوو کرد گەلمەدا یەکەم جار کو تەگوداریە و پەیوەندیە تەلەفۆنات نێڤەرە بافڵ و براوی خوبادی دا کری یەکەم کومنتا تا چ بی سلاو ریس بو بینران بخیرات نکاک آریان جید کم اف دم هواجی باش بو من تشتاقی گله که سرشتیه بو من هیچ تشتاقی غریب نینه که من گل اوی دنگی بوی چونکی روژا اکی بجن رحمتی امام جلال امر خودی کری و شوه که نسرشتی سرکرداتی بو ایکتی هات یا داناندن ناو هف سروکی و پشتی اوان دست بکار خود کری دبینی هر روژا دست پیکه و حتی کنو که هر مروفه که هزرا نتبعی هبید هر مروفه که نشتیمان پرور بید هر مروفه که حول بدد جیانا خوشگذرانی خلق کردستان برف آسویه که گشتر و بعد اف مروفنه حول دان قناغ اکیل ناف خوب خدا تصفیه کرن یعنی هکتو صح که هر مروفه که کو روژه کش روژاج خباد بو کشا کردی کری خوش ناوا سرکردایت یکیتین اجتماعی کردستان و تا کدمایه اوه همیش اشناف برن دیسانجی وقتی مروف که صح کت ریدانت یه کرکی که او خوب شانازی دست خوب بلند کتود بجید اوه 33 امضا منت کم کرینو پیش وقت مبریار دایو ام شرل کرکی که ناکین و پشتی دی برخده سرکردت شیعه و یت ریان کلدانی و مروفت عسکریت یت اکید بجند ناوا لشکر عراق دا همیاب آشکراب دنگ و رنگ گوتی اگر هاتو یکیتین اجتماعی کردستان نبا باول طلبانی نبا امنت شیان کرکی کش دست کردا در بخین دیسانجی ده برخده پشتی و قناغه کو کسی که همی جیانا خود ترخان کرد بو بخدمت او جی لاهور شیخ جنگی بو او دید چاور رسوا کرو بدن کرو برف آقارت ندیار و برو اکی بجن او مروف واسه برچاف هول دان کو برف بناغه کادیتر و بعد دیسان ده برخده وقت دبل میسل که خدا نتنه دو کرسی کابون
پرێکا ئەکبژن هەفتدژێت کێشا کوردی شیان و ئەکبژن وی پرۆتۆکۆلی چێ بکەن و هەندێک دەستکەفتێت حزبیل میسل دەستخوا بینن دیسال کەرکی کە دێبەرە خدە ئەکبژن خدانێت 5 کورسیکا بوون هەمی ئەکبژن سازیەت مافێ کوردا تسلیمی عربا کردن بۆ هەندێ بەس بۆ هەندێ دا ساڵێک و 6 هەیڤ پارێزگار بوون دەستخوا بینیت واتە کورتیە مەوزوعی ئەو کەسێ ئەلیفبێت کرد سیاسەتێ هەبیت ئەلیفبێت کرد شارەزایی هەبیت دەبینێت ئەوە تشتێکی گەلێکی نۆرمالە و ئەس باوەرم ژی دێ تشتێت گەلێک خراپتر بینین و دێمە گۆلی بین مامۆستا عادل تو گەلمەدا ببینە ئەس مژارەکەدن تایبەتیشی بەحسکم ئاشکرا سفکاتی پێکردنا پێزین پێشمەرگەی کوردستانی سەر بلند ئاشکرا سفکاتی پێکردنا بخینە شەهیدان ماڵباتێ وەنا تێتەکردن بەڕێز ئاریان ev babete heta çirade matirsiya rewşa navxwe yeketiyê ji bo lêdana Kurdistanê û proseya demokrasiyê û taybetî jî partî nîşan dide. زۆر مەترسیە و بە تایبەتی کە ئەم تێگەیشتنە هەبێ بۆ پیرۆزیەکانی ئەم وڵاتە پیرۆزیەکانی ئەم خاک و نیشتیمانە هەرچەندە ئەمە تووشی سەرسوڕمان نەبووم لەبەر ئەوەی ئێستا لەو دەنگە گوێمان لێبوو بیستمان و دەیبینین ئەوە ڕۆژانە لەسەر ستەیجەکان شارە و شار دەگەڕێن و بە هاوار و شیڕەشیڕەوە ئەوە دەدرچێن خۆ نەشاردراوەتەوە پێشیان ناشاردرێتەوە ئەوەی تێیدا کەمەکە لە ڕۆژانە باز دەکرێت لە بانگەشەی بەناو بانگەشەی هەڵبژارنی کە ئەوان دەیکەن ئەوەیە کە باسی دراوسەکانی تێدانیا هێن دەدەنا ئەوەی دیکەیان زۆر بە تەرجەمە کردووە لەسەر ستەیجەکان دەیڵێن لێرە و لەوێت تەسریحی لەبارەوە دەدان و زۆر بە دەنگ و هاوارەوە قسەی لەبارەوە دەکەنەوەی کە ئەمڕۆ دەیبیستین بۆیە جێی سەر سوورمانیەک نەبوو و لە گرتەی ڤیددیۆیی دیکەش و لە بەڵگەی دیکەش هەیە کە لە باسی مێژووی یەکێتی و لە باسی پێشمەرگەی یەکێتی و لە باسی شەهیدانی یەکێتی و لە باسی مامەڕیشەی یەکێتی کە سوکایەتیان پێدەکرێت ئەوە دڵنیامە خەڵکی هوشیاری ناو یەکێتی ئەوانەی کە بە واتای وشە و بە هەموو پێوەرێک کادرن و هەوڵیان بۆ کوردایەتی وە و کادری وشیاری ناو یەکێتین ئەمە قورسە لە سەریان دڵنیام کاردانەوەیان دەبێت دڵنیام ئەویان پێ قبول ناکرێت چونکە ئەوە سوکایەتیکردنە بە هەموو پیرۆزیەکانی ئەو نیشتیمانە نەکی تەنها هەر یەکێتی و ئەوەی ڕۆژانەش دەیبیستین و دەیبینین بە بەرچاوی هەموو خەڵکی کوردستانەوە خۆستاگەر پێچیان دەپیوین کەسمان تووشی سەرسوڕمان نابین ینی چاوەڕوان کراو بوو و چاوەڕوان کراو تریشە کە ڕەنگە شتی دیش لە پێش بن و ڕەنگە شتی ناخۆشتریش ببیستین بەداخەوە ئەوەی کە بە ناوی بانگەشە دەکرێت ئەوەی کە بە ناوی هەڵمەتی هەڵبژاردن دەکرێت نەخێرەوە شتێکی دیکەیە پارتی دیموکراتی کوردستان زۆر بە حەکیمانە زۆر بە تەجربە و ئەوەی کە پێشتر پارتی هەڵوێستی خۆی زۆر بە ڕوونی ڕاگەیان لەسەر ئەوە بوو کە ئەو زانیاریانە هەبوو پارتی لێوەی دیار بوو کە ئەم پرۆژەی هەڵبژاردنە بەو شێوەیە کە ئەوان دەیانەویست و ئێستا لێرەدا باز دەکرێت بە ڕوونی ئەوەی لێ دیار بوو پارتی ئەم پرۆژەیە کە حازرکراوی دیزاین کراوە بە دەستی دەر و دراوسێ و ئەولا وەکو خۆیان باسی لێوە دەکەن کە ئەمە ئامادەکاری بۆ کراوە ئەمە بۆ ئەوەیە کە لە پشت پارتیەوە شتێکی دیکە ڕوودار بە لەوێشدا چمانایەک بۆ دیموکراتیەت و بۆ هەڵبژاردن و بۆ ئەو مەفاهیمانە نامینێ وەکو کە دەیانەوێ نەمێنێ بەڕاستی لەوێوە پارتی دیموکراتی کوردستان زۆر سەرڕاستانە زۆر بوێرانە و ڕاستگویانە لەگەر میلەتی خۆی و لەگەر گەلی کوردستان بەسەراحەت ئەوەمان ڕاگەیاندووە پارتی گوتیەتی کە لەبەر ئەو هۆکارانەوە هۆکارەکانیش بە دەرکەوت و دیار ئێستا بە پێشچاوی خەڵکی کوردستان و دنیای دەرەوەشەوەکە ئەو پێوەرانە چ بوون و ئەو پێوەرانە چ بوون کە پارتی بڕیاری لەسەردا و بۆ هەڵوێستەی هەبوو ئەوەیە ئەوەی کە ئێستا ڕۆ بەرچاوی خەڵکی کوردستان و دنیاوەیە بەڕێزاریان یعنی نە تێکوشینە نە بەشداری شوڕە شەرکیکردینە نە زەحمەت برینە وەکە کۆلیژنەوە بلندیا پارتی ژووی هەڵبژارتنان ئێماژە پێتکە زمانی انگلیزی آخفتن و گوتو بیجوانا چه ایماجه اکید گهینه یعنی او حتی نشیم زمانی خوی کردی جیب جانی باغون یا جیب مبستوانا چه کو زمان انگلیزی نب زمان کردی باغون هەر تابلو ئەو تا هەر خۆی ئەوە تابلویەکە هەموو خەڵکی کوردستان تی دەگا بە تایبەتی هەواڵانی کە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا خەڵکی وشیار و ڕوشنبیرن و بە ئاگان
لێ تێدەگەن کە چێنە لەبەر ئەوە خۆشی نەیشاردوێتەوە چەند جارێک لەو هەڵمەتانی هەڵبژاردننی لە چەند ڕۆژی ڕابردوو کە ناویان لە ناوە هەڵمەتی هەڵبژاردن کە بەدا خۆشتیترە هەڵمەتی هەڵبژاردن نییە خۆی دەرێ بە چەند حاڵ و بە هەزار حاڵ هەتا ئەوەندە قسەیە دەکەم خۆی کە لە زمانی کوردیەوە وابەستە نەبی و گرنگیت نەبێ بۆ زمانی کوردی کە تو پەیامی خۆتی پێبگەێنی خۆی لە سەر شاشەکانی خۆیانەوە لە سەر ستەیجەکانی کە لەو چەند ڕۆژە هاواری تێدا دەکەن ئەوەی هەر درکاندووە و ئەوەش زمانی کوردی گرنگنی دیارە لە بینی پەیوەندی خێزانیەکانیش ئەوەشیان هەڵوەستەی دەوێت ئەوانەی کە بە هەمومان کە ئەمە لە نەتەوەیەکی گرنگیمان بۆ زمانی کوردی هەیە ئەوە خۆی پرسیارە خۆی هەڵوەستەکردنی دەوێت جگە لەوە کۆمەڵێک شێوازی ئاخەوتن و مناقەشەکردن هەیە کە ڕەنگە ئەوە لە نێوان دوو کەسی زۆر ئاسایش نەک لە مەکانەتی سیاسی گوایە دابن لە بینی دوو کەوانەدا یان گوایە سەرکردایەتی ئیشێک یان ڕێکخراوێک یان شتێک بکەن ڕەنگە زۆر گونجاو نەبێ بەم شێوازە باسکردن لە تێکۆشەرەکانی دیکە باسکردن لە خەڵکی دیکە بەرچاو نەدیتن بەڵێ ئەوەی پرسیار لە پرسیارەکەی جەنابتدا هاتووە کە دەستت بە شتێکەوە نەسووتێ بۆی نەسوتاوی تێیدا نەبووبی ئیدی ئەوەی لە چاوەڕوان دەکرێت ڕۆژێک کە لە کوردایەتیدا گەرمی و ساردیەکە نەدیت بێ و قیمەت و نرخی پیرۆزی پێشمەرگە و ئەو خەباتی شاخ و شار و ڕێخستنە نهێنیەکان و زیندانی سیاسی و پێشمەرگە و کەم ئەندامانی سەنگەر و شەهیدان و ئەو زەحمەتی و فرمێسک و خوێنێت لە بەرچاو نەبێ بەڵێ ئەو قسانە ئاسایی هیچ سەرسوڕمانێک بۆ کەسمان دروست ناکە بە تایبەتی هەر ئەوەندە نییە بەڵگەکان باز بکرێت بە تایبەت لە بوو پارتی ئەمە یعنی کەیسێکی زۆر قورسە پێویستە ئیشی لەسەر بکرێت بۆ ئەوەی ئەم شتە ڕوونەدا یعنی هەر ئەوەندە بەز نییە کە یعنی مەبەستم شتەکە باز بکرێت لە داهاتوو پارتی چی دەکات بۆ ئەم شتە ڕوونەدا ئەم پرسیارە دوای وڵام بدەوە بچمە لای مامۆستا عادل نوکە بۆ دەستخستنەوە سێ کورسیۆن چونکی توانات ئاخفنا خودە گوتیە مە سێ کورسیت مسوگەر کردین و ئەو کورسیên دژی ئەڤێن و پارتی خزمەت کرێ تایبەتیژی ji بووی پێکاتیان ئەو ژی نەهێلاینە یعنی بۆ دەستخستنەوە دەسەڵاتێ داخوازە دەستێژ دەرڤە پیلانên دژمنا تێتەکردن بۆ نمونە و پارتیژی ji بووی خزمەتکردنê daxwaza destêj derve tekirin û belge jî hene cudahiyat nêvberavê da bû min behs ke karîgeriya wê li ser komalgehê berî ez bihêm li ser vê pirsê baxivim serevê gotnata û milletî bi xêrî li qelemit det û pêşmerga mirovê nezan û sawîlkel qelemit det berî guhdana vê dengî jî bikin raftarê wî twazixin ez û tu piçek şerezaynet maykê da mayk tiştekî pîroz e li dev mirovê ragihandkar û vî serdemên nûke mirov têda dijît çunkî mayk take amraz e ku dengê mirovê pirêka maykê gehîte hawlatî wate ev tişte ragihandinê de tiştekî gelekî pîroz e şinî tu bihê berexidê serkirdê hizbekê xub moderên û xub zimanzan û xub nizam çi bizanît wextê dawiya gotara xwe da maykê ser depê sehnê şanûyê det wate ev xwe bi xwe raftareke geleka neşaristaniye û îhanekirina wî xelkî ew xelkê berê xwe detê xala duê ji rûyê saykolojî ve sosyolojî ve em kirmanciya me ez û tu zanîn em bêjine raftarekê lîtik havêtin lîtik havêtin bû giyaneverê guhdirêj tê tevkarînandin di berexidê gotara xwe da du sê cara mîna wî giyaneverê guhdirêj lîtkat havêjit wate lîtik havêtin bi xwe bi xwe wate bêrêziya û bêqîmetiye beramberî wî xelkê ekîrbêjin ew raftarê li gel ketiyan jî gel taxivît yan jî hewl det ku gotina ekîrbêjin serincayî bi xwe rakêşîn ev bi xwe bi xwe ew ser pirsa te tiştek heye gelek giring e Partî Demokratî Kurdistan çawa peyda bûye yekêtîn îjtimanî Kurdistan çawa peyda bûye Partî Demokrasî Kurdistan naxa Kurdistanê pêtiviyeka Kurdistanê encamê dagîrkirina axa Kurdistanê milletê Kurdistanê peyda bûye yekêtîn îjtimanî Kurdistan li Dîmeşqê peyda bûye jê desalata layenekê erebiyê şofînî
چایخانه که بریارا دامزراندنا یکیتی نیشتیمانی کردستان داتیه و تا او افرو پیت خورن کپریکا حوال بندیت خو حوال توانا یش دروه نتشتکی نیه لینیاتی بهنده چونکه گنجد ما خورتد ما لاوت ما باش دیرو که ناخینن اگر باش دیرو که بخینن و شهرزابن هر دامزراندنا یکیتی نیشتیمانی کردستان که بجن انجام درکی هاتیا دامزراندن و پارتی دموکراتی کردستان انجام ناوکی هاتیا دامزراندن و اوه جدابون استراتیجی اتنابر هر دو لاینت سیاسی دا لو ما جی دبینی پیواجو دیرو که جدا هر دم تکلیه یکیتین اجتماعی کردستان گلوان ولات داگیرکرین کردستان تکلیه که خورد بویو چندین جارا که بجن حوالبندی کریه اصل جاشاتیه کلمه جاشاتیه یکیتین اجتماعی کردستان پیدا بویه ما مساعد ارتزانی از بابتی برشارت یعنی ابا نکتی تاکرم تنی هشیار کرنا کومالگه کو سختکاریک خیانتك تريك ده دجي جواكي دجي ديمقراطية دجي قواري هرما كردستان أبتني أركي بارتيا ينجد في همي آلية كي سياسي بأركي خوب زانه وهر تاكي كي كمالجيت أركي خوب زانه كو يعني الدجي فيها كي كار بك تشتا نأي تكرن سر نقرت مامسا آريشا هر سركية أفريكا هزا سياسية كردستان آریشه که گلک مازنه زوربای زوری هزی سیاسی کردستان بناوت جدا هاتینه لهمیت ایک جهدات گهن ایک او جی پریکا دروی کردستان هاتینه داناندن او هزی سیاسی کردستان همی و حقیقتت زانن بری نو کجد زانی و آگه جیه بویا و بید گلک دلیواجی ده هفپش بویند گل و تا نتشتگی نیه بوان هزید سیاسی یت کردستان داشت برندجی از هیچ چاوری بونکا خوشش شوان هزید سیاسی نابینم چونکه او همی شوه که شوه بجدارن دوی عملیه دا افریقا یاکو به حول داد کو خربابونا کردا و مروف کرد همی اب هفراب جمینید بوب دست و ایناندنا کشت نتوی نمره ایک جیانکا خوش با حولاتی نمره دو یا ساو برهمهنان جماره سه اوبتن پارتی یا کریه ارکی خو لان دی سیاسی گلک تشتی دیتر دیتینه لی دیتنا من اف لان سیاسی هاتینه میکرن ام کرمانجی نم مفهوم رگز نیرو مفهوم فکری فلسفی هزید سیاسی هاتینه میکرن که نورم براستی برانبری وان حلسو کودا موقفه که یه خوشمیرانه یعنی موقفه که میرانه انجام بدن بیت اللي که بجد برنامه که دا گوتنه که دا تشته که بجن لتنا و روگ دا همید هف بشن گل اوا افریقا هزا درکی حول داد کشا نتویا کردی برف نمانی وبد همید گل هنده بجدارن که حکمت هرما کردستان برف رو خواندن وبد اول پارلمان کردستان اول بوماوی ساله که پتر هات که راوستاندن اول نه تشتکی صدفه چی بویو همه حوصا یا صابون و نه یا صابون بلکه اول برنامه که درش خواهنه و اول درش خواهنه روش بروش یه فراغت ناف کردستان چید کن اول فراغ یاسایی اول فراغ دستوری با هنده داکو صبح عراق بشید آسانی بجید مادم بیاوه یاسایی دا اکی بجن جه خو نگرتیه او حکمت ابناو فدرال دشت جر چتر اکل جر ناو اکی اکی بجن بریار اکی درخی تو حکمت هرما کردستان برف نمانه ببن از وگر نمام برس آریانی یعنی مجارا نکت ریکی ده های هات و بلگه پارتی اشکره کرد لیا وقتی بسنی ادویت ریگری بتکرین افکاری هنی نه تکرین چونکی دیارا ریکفتن پیلانوانا حتی راده کی سرگرتیه پارتی ده چپ که شلان یاسایی و کو ریگری الکارکی اصاب که اگر هیچ تازی بجی یعنی پارتی پلانوی چیه اف پیلانه سر نگرد پارتی پێشتوتریش و لە ئێستاش و لە داهاتوش بە مەسئولیەتەوە تەعامل دەگەر هەر پرۆسەیەک دەکات و پارتی دووربینانە تعامل لەگەر ئەو ڕووداوانە دەکات کە ڕوودەدەن و لە ژێر حکومەتی جەنابی سەرۆک بارزانی
ئێمە هەڵس و کەوت لەگەڵ ڕووداوەکان دەکەین و بەو گۆشەنیگایانەوە دەیان بینین بۆیەشە پارتی هەموو جار مەسئولیەتی لەسەرشانە و خەڵکیش بە مەسئولیەتەوە تەماشای پارتی دموکراتی کوردستان دەکات لە مەشکاندا پارتی دموکراتی کوردستان بە مەسئولیەتەوە تعامل دەکات و خەمی ئاسایشی کۆمەڵایەتی دەبێت و خەمی هێز و لایەنەکانی دیکەشی دەبێت خەمی هێز و پێکاتەکانی دیکەی هەرێمی کوردستانیشی دەبێت چونکە ئەمە ئەم شێوازی بیرکردنەوە و شێوازی دەرکاندن و ڕەفتارکردن و ئەوەی کە ڕۆژانە دەشی بینین ئەوەی لە دووتوێی وەکو پێشتریش باسم کرد لە دووتوێ ئەو تەلەفۆنەدا هەیە لەو بینێدا ئەو باس و خواسە هەیە لەسەر دەپی شانۆ و ستەیجەکان شارە و شار دەگەڕێن بۆی تەنها ئەوە بۆ ناوی دراوسەکانیان تێدا نەهیناوە پارتی بەو پەڕی مەسئولیەتەوە تەعامل لەگەر هەموو ئەو ڕووداوانە دەکات و پارتی گەرنتی زامنکردنی ئاشتی و سەلامەتی و پاراستنی کیانی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و گەلی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستان دەروەکو لە پێشتریشتا ئەوەمانتۆ بەداخەوە کە نابەرپرسیارانە ڕەفتار دەکرێت و هەموو شتێک بە پوچ دەناسێنرێت و هەموو شتێک گرنگ نییە و تەنها ئەو ململانێ و ئەو نەفەسەی بۆی هاتوون ئەو دڕڕقی کە باسی ڕووخان و تێکدان و هیچ بینایەکی بیناکردنێکی تێدا نبینی هیچ نوع خاڵێکی گەشتی تێدا نبینی ئەمە خەڵکی کوردستان ئاسان لی تێدەگات ڕەنگە هیچ ڕاڤە و شرۆڤەیەک ئێمەمانە نیشینەوێت لەبەرەوەی ئەوەی کە دەیبینن خەڵکی کوردستان وشیارە لە قۆناغێکدایە کە پێویست بە ڕوونکردنەوە بۆی ناکە و دەنگدەران وشیارن و خەڵکی هەرێمی کوردستان بە جۆرێک ئێستا ڕێی خۆی ساخ کردوێتەوە کە دەزانێت چێ لە سەنجی بەرپرسیارەتیدایە و چێش بە سووک تەماشای هەرێمی کوردستان و پیرۆزیەکانی هەرێمی کوردستان و چێ خاوەنی پرۆژەیە چێ بێ پرۆژەیە وەکو هەواڵم کاک عادلیش فەرمووی پارتی لەکوێوە بۆ دامەزراوە و خەڵکی دیش دامەزراوە بۆی پارتی لە پارتی تێک بدا زۆری فەرقا ئەم دوو بیرکردنەوەی پارتی بۆ دروست بۆ و ئەویری کە بۆ تێکدانی پارتی و بۆ ڕوخاندنی پارتی دروست بووە ئەمە لە مێژوویەکی دوور و درێژی هەیە کە ئەم هەورازە زۆر خەڵک خۆی تێدا تەجروبە کردووە پێشووتریش زۆر خەڵک ویستویانە لەوانی پێشووتریش کە ویستویانە ئەو هەورازە ببڕن بەڵام زۆر سەختە ئەو هەورازە نابردرێت چونکە ڕێبازەکەی ڕوونە و پرۆژەکەی ڕوونە خزمەتی گەری کوردستان بە ئەستۆیەتی بەرپرسیارەتی مێژووی بە ئەستۆیەتی و دەبێت ئەوەش بڵێم بەداخەوە ئەساسێکی شەیە لە بیرکردنەوەی کە ئێستا گەیشتوێتە ئەم ڕۆژە ڕاستە ئەمانە بە کوردایەتیەوە ماندوو نەبوون و گەرمی و ساردی و دنیابینی سیاسیان فەرقی هەیە لەو ژینگەی کە تێیدا ژیاونەوەی ئێستا تێیدا ڕەفتار دەکەن بەڵام بەداخەوە حزبێکی نەفیرعامی تێدا بەرامبەر میلەتی خۆی کردبێ ئەوەشی تێدا ڕوودەدا ئەوەی کە ئەو ڕقسە بە کۆشەرەکانی خۆی برێ ئونجا بە خەڵکی هەرێمی کوردستان بۆ پێشمەرگەش بڵێ مامۆستا عادل ئەڤە تێتەکردن تایبەتیژی دوێ پەیوەندی تەلەفۆنیان ڕوون مەبەستەوەنە لێدانە پارتی یانژی لێدانە کوردستانە یانژی پڕاستی تێگەشتنە و لێدانە پارتیانێ لێدانە کوردستانە ئەوە ئەس تێتگەهم بووماوەی زیاتر 40 ساڵات ناو پارتی دیموکراتی کوردستاندا کار دکەم گوتنەیەک ئەس تێدا فێر بوویمە ئەگەر هاتۆ ئەوە ئەوتکەن بۆ ملەتی کورد باش بیت ئەم دە دەستخۆشی لێکەن لێ ئەوە ئەوتکەن نەبوو لێدانە پارتی دیموکراتی کوردستانە بەلکو بۆ لێدانە ملەتی کوردە بۆ نەهێلانە کێشە کوردیە بۆ نەهێلانە سازیەت شەرعیەت یاساییەت ملەتی کوردە بۆ نەهێلانە خەباتە یا شەهیدەیە بۆ نەهێلانە ئەوێ ڕەنج و کەدا مرۆڤی کورد دوان سەد ساڵێت چووی خەباتت کرد و تێکوشینت کرد ئەڤروکە کوردستان باشووری کوردستانê ya bûye landka her kurperwerekê ku bêhtet nav başûrê Kurdistanê da û berdam bidete xebata xwe wate eva ewtken heker bo lêdana Partî Demokratîk Kurdistan bît ewan afiyet bît û dibêjme dest xwe lê bo lêdana miletê Kurtî her du bersiva mebdin Kurtî Mamsta Adil mesela eşte dest pê bikim berê nizîktirîn kesê wanan û ke dijminê wan e Lahor Şêx Cengî û eşkeret nava kulan da xeberat bêjneyek û du em dibînîn parçebûneke dî bikeftet navayeke tê da Kurtî yani Qubad û Pavil jî êdî jêk vebin dîtna min ev berî saleke jêk veqetiyan peyda bît navbera her dûka da
لیش نچاری هر دو نکته تکلیه کار گلیکه چونکی بو برجواندی که یا تایبت چونکی تیگه وان هر دو که وکی ایک نینه اوه دی مروفه که شرانگیزه مروفه که بطلچی اکید بیشه مروفه حس بید کرد که اوه عصابه اوه نمروفه که سیاسیه نمروفه که روشن بیره نمروفه که هزربنده هر هیچ نبید قباط بیچک مروف دیپلماسیت تعداد بینید بیچک مروف نرماتی تعداد بینید مروف زانید خاندنه که های بوجیانه برز آریا تو چون مستحیل هر دو کبشین نزیکترین کسان استا دجمنی یکترن لدهاتو چشتێکی دیکە ڕوودا لە ناو یەکێتی بە کورتی پێم وایە ئەوەی کە تاکە هوشیارەکانی ناویەکێتی تاکە ڕۆشنبیر و خاوەن پێگە و کەسایەتیەکانی ناویەکێتی بیرکردنەوەیەکی دیکەیان هەبووە پێشتریش و بیرکردنەوەی جوداشیان دەبێتن بۆ کوردایەتی بۆ دیموکراتیات بۆ کوردستان و پێبەر لە هەر شتێک خۆ بە خاوەنی هەندێک لەو ڕەفتار و بیرۆکە و بیر و بۆچوونانە نازانن و ئەمە لێشیان دەبیستین ئەمە هەواڵ و دۆستمان هەیە کە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا کادرن و کار دەکەن نیگەرانیەکانیان دەبینین نیگەرانیەکانیان دەبیستین مناقەشە دەکەین و ئەو ڕۆژە لەگەر هەندێک دۆست و هەواڵی کە زۆربەی لایەنەکانی شتێدا و تایبەتی بەشێکی زۆریان لە یەکێتی نیشتیمانی کوردستان کادر بوون کادری وشیار و تێگەشتوونە پێوەرمان هات مناقەشەکردن کە بە چ پێوەرێک بە چ ئەزمونێکەوەی ئێستا ڕوودەدات و یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی لێناوە بانگەشە یان باوە بنێن بە ناو سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناوی لێناو بانگەشە باوەڕکە ڕەنگە ڕێی ئێمە ئەوەندە تون نەبوو بێتەنەوەی ڕێی ئەوان تون بوو چونکە ئەوانیش خۆیان پێ خاوەنی حیزبەکەیە و ڕەنگەوان خەباتیان تێدا هەبوو پێشبینی دەکەم ئەوەکو خۆی نامێنێ گەلک باشە ئەوەڵ دەفمە جێ سەرنجە جێ دڵخۆشی پرۆستی ئەو بی یعنی هەر دوت نەوە پارتی دانە دیروکەکە دیرو دێش وەرگەرە لێ گرێدای دیروکایەتی ڕەیە توەژێک جودا بینە ئەو ژێ تایبەتی ژوەیەکێ نیشان دەک و کەسێت نەوە پارتیدا ڕێیەن وانە یعنی بوو گەلک مژارە ژێک جودانە ئەو ژی ئازادی دموکراسیەت نەوە پارتیدا نیشاندا بەڕێز ئاریان سەلاحەدین وەکیل وەزیرە ڕۆشنبیری و سەرپەرشتیاری هەڵبژاردنی پارتی کوێیە بەڕێز عادل حەسەن شڕۆڤەکاری سیاسیش دووکین گەلمەدا بوون گەلک سوپاس بۆ هەردووکە بوو دەمەوە